بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت بینەراز و خۆشەویستەکانی پێم خۆشحاڵم لاڵخێکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک ئەم ئێوارەیەش هاتمەوە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویست بەڕێزان تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک هۆکارەکانی زیادبوونی تاوان چین ئێوە دەتوانن لەسەر ئەم تەوەرەیە پەیوەندی بکەن و سەرنج و کۆمنتەکانتان بڵێن بەر لەوەی کا پەیوەندیەکانی ئێوە وەربگرم دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە لە چەند ڕۆژی ڕابردووداوە لە کۆمەڵگەی کوردیدا هەموو کاتەکان ناوە دەبینین کە تاوانی خێزەوەن ڕوو دەدەن لە هەرێمی کوردستان. تاوانەکانی دزیکردن، تاوانەکانی باندی لەشفرۆشی و تاوانەکانی دەستدرێژی لەلایەن پیاوان بۆ سەر ئافرەتانەوە و پێچەوانەوە لەلایەن ئافرەتانەوە بۆ سەر پیاوان و چەندان تاوانی دیکە کە ئەمانە پێشتر لە کۆمەڵگەی کوردیدا نەبوون و ئێستا ئەمانە حاڵەتن وا خەریکە وردە دەبن بە دیاردا. ئەمانە خوێندنەوەی جیاوازیان بۆ دەکرێت. ئەمانەی کە لە بواری کۆمەڵناسیدا کار دەکەن زۆر هۆکار بۆ زیادبوونی کێشە کۆمەڵاتیەکانی هەرێمی کوردستان کە تازە خەریکن پێدەنینە ناو زیادبوونی ئەم کێشانە لێک دەدەنەوە و چاودێران و کۆمەڵناسان ئاماژە بۆ دەکەن زۆر جار لە داهاتوودا حاڵەتی زۆر نامۆتر بە کۆمەڵگەی کوردی چاوەڕوانی هەرێمی کوردستان دەکات بۆی کە لە کۆمەڵگەی ئێمەدا ڕوو بدەن کە پێشتر ئەمانە نامۆبوون بە کۆمەڵگەی کوردی. لەسەر ئەم بابەتە راپۆرتێکمان هەیە بێکەوە بینەری دەبین دواتر پەیوەندیەکانی ئێوەی خۆشەویست وەردەگرم. کێشە کۆمەڵاتیەکان لەو دیاردانن لە کۆمەڵگەی کوردیدا ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوون دەکەن و هەندێک جار لە حاڵەت تێپەڕ دەبن و دەبن بە دیاردا. زۆر خوێندنەوە و تێڕوانین هەن سەبارەت بە هۆکارەکانی زیادبوونی کێشە کۆمەڵاتیەکان. یەکێکیان سایکۆلۆژی تاک و هەندێکیشیان بەگشتی سۆسۆلۆژی کۆمەڵگەی کوردی تۆمەتبار دەکات کە لە بنەڕەتەوە بە کۆمەڵگەیەکی هەڵگری بیری تونند و تیژی ناو دەبن و هەندێک جاریشدان پاڵنەر وەکو هۆکار بۆ زیادبوونی کێشە کۆمەڵاتیەکان دەخرێنە ڕوو. لەمڕۆدا گرنگترین هۆکار کە ئاماژەی پێدەکرێت هەنگاونانی کۆمەڵگەیە بۆ قۆناغێکی نوێی ژیان و تێپەڕاندنی ڕابردوو نەزانینی مامەڵەکردنی کۆمەڵگەی کوردیە لەگەڵ بابەتە باوەکانی سەردەم وەک تەکنۆلۆژیا و ڕاگەیاندن و چەندان هۆکاری دیکە کە بوونەتە واقیع لە ژیانی هەرتاکێکدا. لە چەند ڕۆژی ڕابردوو چەندین حاڵەتی تونوتیژی کۆمەڵاتیمان بینی لە هەرێمی کوردستان کە هەندێکیان هەموو سنوور و بەها مرۆیی و ئینسانیەکان و یاساکانی تێپەڕاندووە. لە گرنگترینیان ڕووداوی سووتانی ئافرەتێک و سێ منداڵەکەی کە بووەتە هۆی ڕۆژاندنی کۆمەڵگەی کوردی و جێگەی قسە و باسی ڕاگەاندنەکان و سۆشیال میدیا. زۆرن هۆکارەکانی زیادبوونی کێشە کۆمەڵاتیەکان و زۆر جار ئاماژە بە بوونی میدیای نابەرپرس دەکرێت لە هەرێمی کوردستان کە ڕەچاوی کلتور و بنەما کۆمەڵاتیەکان و ئاینەکانی کۆمەڵگەی کوردی ناکات. بەسەرم تەوەرە و هۆکارەکانی زیادبوونی کێشە کۆمەڵاتیەکان و تاوانەکان لە کۆمەڵگەی کوردی بەگشتی دەتوانن لە بەرنامەی دوانگەی خەڵک سەرنجی خۆتان هەبێت. بەڵە بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت وەک لە راپۆرتەکەدا بینیتان هەندێک لە کێشە کۆمەڵاتیەکان لە هەرێمی کوردستاندا وردە خەریکە زیاد دەبن و هۆکارەکانی ئەم کێشە کۆمەڵاتیانە بە دەقیقی بە دیاریکراوی تاوەکو ئێستا دیار نییە. بەڵام ئەوەی کە لە راپۆرتەکەش ئاماژەی پێکرا بوو دیارترین هۆکار ئەوەیە کە کۆمەڵگەی کوردی لە ئێستادا لە قۆناغی ڕابردوو خەریکە گوزەر دەکات و دێتە ناو قۆناغێکی دیکەوەکە ئەم قۆناغەی سەردەمی ڕاگەاندن و سەردەمی تەکنۆلۆژیا و هەروەها سۆشیال میدیا و ئەو کەلوپەلە ئەلیکترۆنیانەی کە ڕۆژانە لە منداڵێکی 3 ساڵان 4 ساڵانەوە تاوەکو کەسێکی زۆر بەتەمەن دەبینین لێی بێبەش نەبوو و بپی ئامارێکی کە لە عێراق ئەنجام دراوە ئامارەکە نازانم چ دەستگایەک ئاماژەی پێکردو بەڵام خوێندومەتەوە بەرچاوم کەوتووە لە ئێستادا زیاتر لە 147 هاوڵاتیانی عێراق سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکان بەکاردێنن. ئەمانە کرانەوەیەکی زۆر تازن سەبارەت بە کۆمەڵگەی خۆرهەڵاتی ناوەڕاست و هەرێمی کوردستانیش وەکو کۆمەڵگەیەک حەقی خۆیەتی ئەمانە خوێندنەوەی تایبەتی بۆ بکرێ. ئەمانە پێویستە ڕێگە و شوێنی تایبەت بۆ بەکارهێنانی ئەم سۆشیال میدیا و ئەم تۆڕە کۆمەڵاتیانە دابدرێت و هەموو تاکێک بەر لەوەی کە بەکاری بهێنێت وەکو چۆن کەسێک بەر لەوەی کە
ئۆتۆمبیلێک لە سەرڕێگەیەکدا لێ بخڕێت پێویستە لەلایەن دەستگایەکی فەرمی حکومیەوە مۆڵەتی لێخوڕینی شۆفەری پێ بدرێت. بە هەمان شێوەش ئەو کەسەی کە تازە دەچێتە ناو بابەتی سۆشیال میدیا و دەچێتە ناو بابەتە ئەلیکترۆنیەکانەوە کە مەودایەکی هێزگار فراوانە، مەودایەکی یەکجار کراوەیە، هیچ سانسۆرێک لە بەردەستی ئەو کەسەدانە. ئەگە بێت و لە تەمەنێکی مراهقی یاخود لە تەمەنێکی گەورەیشدا بێت، بەڵام پێوەرەکان و یاساکانی بەکارهێنانی ئەم تۆڕە کۆمەڵاتیانە نەزانێت دوجار زۆر کێشەی لێ دەکەوێتەوە. بە ئایدیای خۆی با فکری خۆی وا هەز دەکات کە قۆناغی ڕابردووی تێپەڕاندووە، نازانێت کە سوکارەکانی باوکی برای و ئەوانەی کە لە دەوروبەرنی هەمویان بەشێکی زۆریان لە قۆناغی ڕابردوودا دەژین، بەڵام ئەو بەتەنها لە قۆناغی ئێستادا دەژیت و وا دەزانێت کە هیچ سانسۆرێک لەسەری نییە. بۆیە بە ویست و ئارەزووی خۆی بەبێ وێ ڕەچاوی یاسا کۆمەڵاتیەکان و پەیوەندی کۆمەڵاتیەکان بکات، زۆر جار بەکاردێنرێت و دوجار کاتێک بەهۆش خۆی دێتەوە کار لە کارترازاوە و کێشەی کۆمەڵاتی زۆر گەورەی خوڵقاندووە. کاک حەمەڕەشید لە ژاراوە لەگەڵمانە. کاک حەمەڕەشید سڵاوتان لەبێت و سوپاس سەرنجی ئێوە لەسەر تەوەری بەرنامەکە چییە فەرموون؟ سڵاو لە جەنابەت دەست خۆش بێت. تەوەری جوانە دابەزاندۆ پێم خۆش بوو زۆر لە وەختدایە. زۆر سپاس. کاکە هۆکار زۆرن، هۆکار زۆرن بە دەرەجەی سەرەکی ئەمە پێ نەگەوین نەکامڕین. کۆمەلگاکەمان زۆر نەکامڕە، زۆر لە دوایین. هەتەماشای ئەم تۆڕە کۆمەڵایەتی و ئەم کەناڵانەوە هەمووی زۆر خراپ بەکاردێت، هەتا بە حاڵی کەناڵەکانیش دەبینم لە عازەم هەیە هیچی وەختێکی بۆەوەی تەرخان ناکا کە بەشێکی پەروەردەیی پێشێت بە هاوڵاتیان بکە بۆیە ئەو خەڵکە ڕۆژیان بکرێتەوە. هەتا عولەمایانی ئاینی لە مزگەوتەکان ڕۆژانی زەحمەت پێویستە سەرزەنشی ئەو خەڵکە بکرێت. تێگەیشتی ڕێزم بۆ کۆمەلگایەکە ماوێتی پێش ئەحداسەکان دەکەوی کاکە وڵاتان پێگەیشتون لەولا ڕادێنەوە. ئەمە لێرەوە دەڕۆین بەڵام بەپەلەین. تێگەیشتی چ دەفەرمووی تا جواب بدەمەوە. کاک حەمەڕەشید لە کۆمەلگەی ئێمەدا وەکو خۆتان دەزانن کە کۆمەلگەیەکی تازە بەڕووی ئەم بابەتانەدا دەکرینەوە و تازە گەنجەکانمان لاوەکانمان زۆر جار تەمەنی ناوەڕاست و تەمەنی ئەوانەی پیریش خەریکن سەرقاڵی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکانن. ئەرکی سەرشانی کێ کە یاساکان بۆ گەنجان بۆ بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵاتیەکان و تەکنۆلۆژیا ڕوون بکاتەوە بۆی کە کێشەی کۆمەڵاتی لە کۆمەلگەدا دوجار لێ نەکەوێتەوە؟ ئەوە لە پێش هەمویاندا لایەنی معنی وەزارەتی ڕەوشنبیری پێویستە وەزارەتی ڕۆشنبیری پێویستە سانسۆر هەبێ، دەسەڵات پێویستە ڕقابەت دابنێ. ئەو بەرەڵایەکە ئێستا دەیبینین خراپ لەو دێموکراتیە گەیوین. دێموکراتی ئەوان نییە کاکە تەماشا دەکەی حادیسەیەک دەقەمی پێشەوەی کە یاسا معلوماتت داتێ بڵاوی بکاتەوە نە پێشی دەکەوین ئێمە حکم دەدەین. من لە ژاراوەیەوە حکم بۆ چەند سەماڵی دەدەم بەبێەوەی ئاگام لە هیچ بێت. تێگەیشتی لا بۆیە داوا لە دەسەڵات دەکەم، داوا لە تۆڕە کۆمەڵا دەسەڵاتی کوردی دەکەم، وەزارەتی ڕۆشنبیری بەخۆیدا بێتەوە. تێگەیشتی هەر ناوی لە خۆی نەمێ وەزارەت کاکە ئەم میلەتە هەڵوەشاوە لە بەرێک تۆ. تێگەیشتی باباگای لە کوڕی نەماوە، پێویستە بە خۆمان دابچینەوە بە تایبەتی چینە پێگەیشتوەکانەوانەی ڕەوشنبیرن. ئەمە چەندەها کۆڕ و کۆمەڵمان هەیە کە بەخۆیان بڕەوشنبیر دەزانن باو خەڵکەی وشیارکەنەوە. هەتا کەناڵەکانی لە کەناڵەکەیەوە داوا لە هەموو کەناڵ بە تایبەتی دووسێ کەناڵ زۆر خراپن، لە زەهری خراپ دەڕێژن لە کوردستان. ئیتر باقی لە برادەرانم دەگەم. سپاس بۆ کاک حەمەڕەشید، سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێستان. ئامینە خان لە سلێمانیەوە لەگەڵما. ئامینە خان فەرموون. سلام علیکم. عەلەیکی السەلام وەرەحمەتوڵڵاه. خۆشی بەرنامەکە لە یەکەم جایگە. زۆر سپاس بۆ بەڕێستان. سەرنجی ئێوە لەسەر تەوەری بەرنامەکە فەرموون. تەوەرەکە لەسەر چییە؟ تەوەرەکە هۆکارەکانی زیادبوونی تاوان لە کۆمەڵگەی ئێمەدا بەڕای بەڕێستان بۆچی دەگەڕێنەوە؟ زیادبوونی تاوان یەکەم شت بۆ عەدالەت دادگایەکی دادپەروەرمان نییە. ئێمە هەچ کەس هەڵ ئەستێ بە ئارەزی خۆیش نەکوژێ، مناڵە کوژێ، زوڵمەکە، تاوان نەکە، هەچێکەکە لێپرسینەوە نییە. پاشا گەردانیەکە لە وڵاتی ئێمە هەر کەس بۆ خۆی هەچی پێخۆش بێیکا و حیزبی زاڵم مستەمکەر لە پشتی هۆکاری ئەم پەرتەوازەیە چییە؟ ئامینە خان هۆکاری ئەم پەرتەوازەیە چییە کە کۆمەڵگەی کوردی بەم شێوەیە خەریکە بە ماقارە هەنگاو دەنێت لە کاتێکدا
لە پێشتردا لە سیستەمی عاشایری کە خەریکە ئێمە چەند ساڵێکە تێمان پەڕاندووە هەندێک خەڵک زۆر جار ڕەخنەی لێ دەگرن کە زۆر شتی جوانیشی تێدایە. هۆکار چییە لە ئێستادا کە پێمان ناوەتەم خۆناغا تازەوە سەردەمی بەکارهێنانی تەکنۆلۆژیا و ئینتەرنێت و سۆشیال میدیا و ئەم بابەتانە خەریکن تاوانەکان و ئەوانەی کە پێشتر نەبوون لە کۆمەڵگەی کوردیدا ئێستا دەبن بە باو. والله یەکەم سەر بنەڵم لاوازی ئیمانە، یعنی ئێمە ناگەڕێنە بۆ قورئان و سوننا دەست بۆ هەرچێک بەری، ئێمە پێویستە ڕۆژانە دەست بۆ هەرچێک بەری بگەڕێنە بۆ قورئان و سوننا. اینجا وەزارەتی ڕۆشنبیری توخوا شەرم ناگرێت سادە لە ساتێ هجوومە کاتە سەر کەناڵە ئیسلامیەکان وەڵایەوە سمعی نەخۆشەکان نشکەنەکەی خەنە سەر شاشە، بەڵام حیا و حرمەتی کۆمەڵگەیان شکانە سمعیان ناشکێبەوە. ئایا لە ڕۆژی قیامەتدا چی جاوی خوا ئاياتەوانی؟ بەڵێ اینجا ئاکەی وایە هیچ ڕووناکێکی نییە نە لە ماڵە من نە لە وەڵەباوکە مەجبور پەنا بۆ خۆ کوشتن ئەبا بۆ خۆ سووتاندن هەتا من ئەو بەڕێگەکە چارە نازانم خۆ لەگەڵ یەکەم دقەی لە حەزەی تاوانەکەی کە گرتی پەشیمانە بێتوانێت. بەڵام جا فایدەی چییە؟ باش کەواتە بەڕێزیشتان پێتان وایە کە ئەمە ئەرکی وەزارەتێکە لە حکوومەت کە پێی دەوترێت وەزارەتی ڕۆشنبیری کە بەرچاوبوونیدا بە وڵاتیان و ئەم تۆڕە کۆمەڵاتیانە بەفڵتر بکات پاشاگەردانی بن هەرچی بکەن بە ئازیوان خەڵکش پەنا بۆ سڵحی عاشایریە بە. بەڵێ سپاس بۆ ئامینە خان لە سلێمانی و سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. بەڕێزان هەر ئەمڕۆ لە ناوچەی دەڤەری ڕاپەڕین ئاماژە بۆ کراوە کە لە میدیاکان باز لەوە دەکرێت کە باندێکی فرۆشتنی نەفەر و مامەڵەکردن بە کرێکارانەوە باندێکی ڕفاندنی کرێکاران کە لە 9 کەس پێکهاتوون 5یان خەڵکی هەرێمی کوردستانن و 4یان خەڵکی وڵاتێکی دراوسێن کە ئاماژان پێکردووە خەڵکی ئێرانن دەستگیرکراون کامانە ئیش و کار و کاسبیان ئەوە بۆ کە خەڵکی کرێکار و خەڵکی هەژاریان ڕفاندووە و بەنیاز بوون بیان فڕێنن ئەمانە دەستگیرکراونەوە بە پێی یاسا و بە پێی مادەکانی قانونی عقوباتی عراقی خەریکن ئێستا لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە لەلایەن ئەو بەڕێزانەوە کە بە ئەرکی سەرشانی خوان هەڵستاون کە جێگەی دەستخۆشیە لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکرێت و هەر ئەمڕۆ لە شاری سلێمانی ئاماژە بۆ کراوە کە بەڕێوەبەراتی یاسایشی سلێمانی ڕایگەاندووە کە بە تۆمەتی دزیکردن و ڕاشەکردن لە ماوەی 6 ڕۆژدا توانیویانە 18 کەس دەستگیر بکەن. ئەمانە هەموو دەستنە چوارچێوەی زیادبوونی تاوانە کۆمەڵاتیەکان لە ناو کۆمەڵگەی کوردیدا کە لە ساڵانی ڕابردوودا بەڕاستی شتێکی زۆر دەگمەن بوو کە باس لەوە کردبایە کە باندێک هەیە خەڵکان بفرێنێ خەڵکی بەتەمەن بفرێنێ دواتر لە وڵاتانی دراوسێەوە مامەڵە بە ئەندامەکانی لەشیانەوە بکرێت. ئەمانە هەمووی دەچێتە قەڵبی زیادبوونی تاوانە کۆمەڵاتیەکان و ئەمانە کۆمەڵک هۆکاریان هەیە و یەکێک لە هۆکارەکان کە زۆرترین تاوان تایدا ڕوودەدا خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا هەروەها ئەلکترۆنیاتەکە لە هەرێمی کوردستان زۆر جار بووەتە هۆی جیابوونەوەی هاوسەران لە یەکتر لەسەر بابەتێک لەسەر کۆمنتێک لەسەر نامەیەکی هەڵە زۆر جار وەک چۆن بینیمان لە قۆناغی ڕابردوودا و کاتێی کە لە دوای 2003ەوە کە مۆبایل کە شتێکی نابوو بوو بە کۆمەڵگەی کوردی هاتە ناو کۆمەڵگەی ئێمەوە ئافرەت هەبوو تەنها بەهۆی یەک نامەوە لەلایەن کەسێکەوە کە بۆی هاتبوو لەلایەن هاوسەرەکەیوە تەلاق درابوو دیارەکە بە هەڵەش بۆی هاتووە. ئێستاش ئەم سەردەمی تەکنۆلۆژیا و سەردەمی سۆشیال میدیا ئەگەر بێت و هاوڵاتیان تاکەکان لە منداڵێکی بچووکەوە وەک دەبینین ئەمڕۆ بەداخەوە لەلایەن دایکان و باوکانیانەوە پەروەردەیەکی وها نەکراون کە لەو تەمەنە بەکاری نهێنن هەتاوەکو کەسێکی زۆر بە تەمەن ئەگەر بێت و ڕێساوی یاساکانی ئەم تۆڕە کۆمەڵاتیانە نەزانن بەکار بێنرن بەکاریان بێنن و فێر نەکرێن زۆر جار ڕووداوی نەخوازراوی لێ دەکەوێتەوە. بەڵام هاوکارانم کە ئاماژان بەوە کرد کێمان لەگەڵدا کاک حسێن لەکوێوە دەمەوێت ئاماژە بە هەندێک لەو کۆمنتانە بکەم هاوکارانم ئاماژە دەکەن کە حسێن پەیوەندەکەی پچراوە. بەختیار خدر دەڵێت میلەت هۆکاری سەرەکیە دواتر میدیا چونکە میلەت ڕێگەیدا کە میدیاک دروست ببێ بۆ شێواندنی کلتوری کوردی. هێمن حەمید دەڵێت نەبوونی بەرنامەیەکی هۆشیاری بۆ کۆمەڵگا و زۆری درامای خراپ کە لەگەڵ کۆمەڵگەی ئێمەدا ناگونجێت. بەڵێ کاک دیلان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک دیلان فەرموون. سڵاو لێبێ کاک دیلان بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە فەرموون. وەڵای ئێوەی ڕاستی بێ من کۆمەڵیش نیم بەڵام
دوور لە بابەتەکە حەزەکەم شتێکت پێ بڵێم دەستخۆشی لێ یەکەم دەستخۆشی لەگەڵ عەلی بابی یەکەم دەستخۆشی لە کۆمەڵەکەم ئێوە پێشەنگن بۆ هەموو خەڵک بۆ هەموو حیزبەکانی تر بۆ هەموو یعنی پێویستە خەڵک چاو لە ئێوە بکەم بەڕاستی دەستخۆشیتان لێ هەموو خوا سەرفراز و پشتیوانی دێمەوە چاوتان ماچ بکەم. زۆر سپاس کاک دیلان. لەسەر تەوری بەرنامەکە بەڕێستان چیتان هەیە فەرموون. وەڵی من یەکم نییە چۆن بەڕاستی دەسەڵاتش بەرپرسیارە تێکدەم کێشەیە چۆن نابێ بەڕاستی بە هەموو شێوازەیەکی دەسەڵات ڕێخۆشکرد بێ بە ناوی مافیا برەتان و نازان گوێزارە ڕۆشنبیر و ئەمانەیە بەڵام ڕێخۆشکەرە بن بۆ بابەتانم دەستخۆشی لێ یەکەم و چاوت مازەکە مەرویستم هیچ قسەیەک نییە سپاس بۆ دەستخۆشی لێ بکەم سپاس بۆ بەڕێستان خۆشحاڵتان کردین کاک دیلان. سپاس ڕێز و خۆشەویستیمان بۆ بەڕێستان. سپاس بۆ پەیوەندیەکەی ئێوە. باوکی سیما لە دووسخورماتووە لەگەڵمانە. باوکی سیما سڵاوتان لەبێت و فەرموون. السلام عليكم باش براهيم. عليك السلام ورحمة الله وبركاته. والله دەستخۆشی بەرنامەکە لەگەم تەوەرە جوان داناوە. سپاس بۆ بەڕێستان. بە حەقیقەت برای بەڕێزم ئێمە کۆمەلگای کورد کۆمەلگایەکی مسلمانە. بڕێ کەناڵی فەزایی پیا بینە چی ئەفلاندی خراو نەبێت کە لە دەوڵەتەکانەوە ئەو دەوڵەتانی ڕوخانە لانی ئەخلاق و لانی گوێ ڕتوو بێئەدەبی و ئەوەی کە کۆمەلگای ئیمڕۆ ڕێژەی تەلاق زۆر بێگشتی ئەو کەناڵی لەزانین ئەو کەناڵە فەزاکان بەر کەناڵیدا نشناویان نایەرم هەموو عالەمەزانی ئەو کەناڵێکی من باسییانەکەم ئەو کەناڵی لە فلیمێ لێدەن ئافرەتێک کە مێردی هەیە لەگەڵ دە کەس هەڕڵداریەکە لە فیلمەکەیە ئەی تۆنم کارە سادە ڕوویناتە برای بەڕێز ئەمە بەڕای بەڕێستان باوکی سیما هەریەم باوکی سیما کەناڵەیە دابنا ئەرکی چێکە بەر لەوەی ئەم فیلمانە بەر لەوەی ئەم فیلمانە بێنە ناو کۆمەڵگاوە فلتەریان کاواتە لە فلتەر دەربچن اینجا بێنە ناو کۆمەڵگەی کوردەواری بۆی کە ئەم شتە خراپانەی کە نامۆن بە کۆمەڵگەی کوردی تێکەڵ بە کۆمەڵگەی ئێمە نەبن. کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی بسولمانن بە حەقیقەت لە 95 ئەم کورسانە بسولمانن. من باسی کورد دەکەم باسی غێری کورد ناکەم من باسی کورسانی خۆمانەکەم. ئەم کەناڵێ لە فلیمێ تێرن مەسەلەن بڵێن 100 حەڵقەیە ئەم 100 حەڵقەیە ئەو سێری ناکە هەرچی تایە ئەو میوەتانە پارەی دەستکەسی ئەمە باگرزی ئەمە توجارەتان مەسئولی بەرز لە پشتم کەناڵەتانە ئەنا عافرتە ناتوانێت تێناخۆی کەناڵێدا بنات هەموو ئیداری بواتە ڕێوە کەناڵ خۆ کەناڵی ئێوە چەندە دەفتەری گەرگە بەس بۆ قەمەرە سناعەکەی ئەمە بە عافرت ئەمە حزبی گەورە لە پشتێتی ئەم حزبانە خەڵکیان تەگمیر کردا ئەدێ خەڵک فکر بکاتەوە يعني تو برا محكمة قام بقرب بدان ريجي طلاق سجى كتشف أمري حتى هذا بيستعمل إذا شو يتفرج ذاك يا وجنا زكي في تيري كلا سر أنت دنيا لسر أفلام خراو سيركات تدل في عوري خراو قال كده إلى قدانات أما قشي هو كاري أم كان على فزايا كانت أنا برا برزقم بلا سباس بوباوكي سيما لا دوسماتو دولة كنت بسمان اللي خراو إسلامي كان كم أو يسيان هبيت أما كارثات الجوري لمولات رجوا بالراد هبيت كاكين بيورد قوات فقطاقم خوا ئەیزانێ بڵێ من مامۆسای ئاینی برادەرمە وەڵڵاهی قسەی وەئاکە پیا و شەرمەکات باسی بکات لەسەر تەلەڤیزیۆن وەڵڵاهی من خۆم گەنجێکە نازم وتی علاقەم لەگەڵ کچێکا بیە ڕۆیشتمە کاری خراپ لەگەڵ من چۆن ئاوا خۆت تەسمیلی منەکەی وجدی وەڵڵاهی فیلم ئێرانمانی کرد ئەم پەنجەتوریەکانەکەم لەم کەناڵە لێدەنێت خۆمان نابینێمە خوا ئەیزانێ ئەو کوڕە ئەوێ دەڕۆم زینای لەگەڵاکەم لەگەڵ ئەو کچەیە ئەوێت وەڵڵاهی وجدی کەناڵە فەزایەکان فيلم والدهم فيها تحمل لك سيري بكات بەڵێ سپاس بۆ باوکی سیما لە دووسخورماتووە سپاس بۆ سەرنج و تێبینیە جوانەکانی بەڕێستان. کاک ڕێژوان لە کوێوە لەگەڵمان بوو هاوکارانم لە چەند شەماڵی خۆشەویستەوە. کاک ڕێژوان سڵاوتان لەبێت سەرنج و تێبینیەکانی بەڕێستان لەسەر تەوەری بەرنامەکە چین فەرموون. بەڕێزیان کەناڵەکانە زۆربەی کەناڵەکان ئەو فلیمانەکە دایە بەزێن زۆربەی ئەوانەیە بەڵێ کەواتە هۆکارەکانی زیادبوونی تاوان شتێکی زۆر خراپ. بەڵێ ئەرکی چێکە ئەم کەناڵانە بەم جۆرە ڕێک بخە کە ئەم فکرانەی کە دەیخەنە ناو کۆمەڵگاوە فکرەی سودبەخش بن و دوجار بە قازانجی کۆمەڵگەی ئێمە بشکێتەوە نەوەک بە زەرەر و هەروەها هەڵدێرانی گەنجان و لاوەکانمان. ئەرکی حکومەتە بەس
حکومت پشگیری ئەم کەناڵانەکە خۆیان شەریکن لەگەڵیانە بۆیە ئەو فلیمانەی لێدەن بۆیە لەم وڵاتی ئێمەیە هیچ شتێک نییە کە بتوانێت چارەسەری بنبڕی ئەم کێشانە بکات. زۆر باشە کاک ڕێژوان، پێتان وایە کە لە ساڵانی ڕابردوودا بەو پێی ئەم شتانە شتی تازەن هاتوونەتە ناو کۆمەڵگەی ئێمەوە، هیچ وەزارەتێکی معەن هیچ کەساتیەک تا ئێستا بیری لەوە کرد بێتەوە کە وەکو هەندێک وڵاتی دەوروبەر وەکو هەندێک وڵاتانی جیهان کۆمەڵێک فلتر کۆمەڵێک یاسا لە پەرلەمان دەربکەن بۆ ئەوەی کە ئەمانە سنووردار بکرێن بەکارهێنانیان، چونکە بەتەکید ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵاتیەکان بە بەکارهێنانێکی ڕەهایی بەم شێوەیە دوجار کاردانەوە و کارەساتی خراپی لێ دەکەوێتەوە و بەشێک لەو تاوانانەوە بەشێک لەو کێشە کۆمەڵاتیانی کە ئەمڕۆ لە کۆمەڵگەی ئێمەدا زۆر بوون ئەمە هۆکارەکەی هەر بۆ ئەمە دەگەڕێتەوە. پێتان وا هیچ کەسێک وەلانێکی معەن بە دیاریکراوی هەبێت کە بیری لەوە کردبێتەوە ئەمانە بە پرۆسێکی یاسایی ڕێک بخات؟ بەڕێز یان هیچ ئەم حکومەتە هیچ شتێکی چاوەڕێ لێ ناکرێت شتی چاکە بە دوای شتێک ئاگەڕێتە خراپ. بەڵێ سپاس. پەرلەمان هەمووی بەدەست خۆیانە خۆیان چیان بێ ئەوە چی خراپ بێ ئەوە ئەخەن ئەم حکومەتەی ئێمە بزان کام شتەی خراپە ئەوەیێنی. بەڵێ سپاس بۆ کاک ڕێژوان لە چەمچەماڵەوە، سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان. کاک سالار لە دەربەندی خانەوە لەگەڵمانە. کاک سالار سڵاوتان لەبێت، سەرنجی بەڕێستان فەرموون. سڵاو بەش بەسبەتە بەڕێزم سەبارەت زۆڵ ڕووداوەی کە لە چەمچەماڵ ڕوویدا وەکو شتێکی سەرەتانێکە لە کۆمەڵگەی ئێمەدا ئەو جۆرە تاوانە بکرێت و ئێمە لە ساڵی 90 جەر تا ئێستا و جۆرە تاوانە بەجێمان دەکەوێت و دەیبینی و دەیبیستین و ئێستاش بەهۆی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەو ڕووداوانە زیاتر دەبێژێن دەڕاتە هەموو ماڵەکەەوە. هۆکاری ئەمانەش بە ئەو گۆڕانکاریە دێکە بەسەر کۆمەڵگەی کوردستان هات لە ساڵی 90ەوە. من پێم وایە تاوانباری سەرەکی لەم ڕووداوانە بزوتنەوەی کوردایەتیە. بزوتنەوەی کوردایەتیان لەسەر ڕێکدای دەستگرتن بەسەر داسەڵاتی بە هەرێمی کوردستاندا و بە عشاریکردنی کۆمەلگا و بە چاو داکەسن لە ئاسی هەموو تاوانەکان ئەم جۆرە تاوانە درێژە هەیە. من بەوەی نبینیمکەوە زنجیرە تەلەڤیزیۆنێک لە کەناڵەکە بێتەوەی تەکچوونی شیرازەی خێزانێک ئەکرێ لە هەمیشتی لە ئەمەلای بچوو ڕوودات، بەڵام زوتنەوەی کوردایەتی بە دەرەژای 27 ساڵ نەیتوانێت یاسا سیستەمە کوردستانە پەیڕەو کات. هەرچەندە کاتەکەش بکەمە بەڵام جەخت لەسەرەوە بکەمەوە کە تا ئێستا بە درێژای 27 ساڵ کەسێکی تاوانبار تا ئێستا بە دادگای عادلانەی خۆی نەگەشتەوە. ئەگەر لە سەرەتاوە ئێمە ئەو تاوانبارانە بە سزای خۆیان بگەشتە سزاکە ئەگەر بێت و جەستەیی بێ یاخود غەرامە بێ یاخود هەر شتێک بێت چاوپۆشی لێ نەکرێت دەکرا و تاوانە زۆر ڕێژەیەکی کەمتر بێت. سەر ڕایەوەش لەگەڵ ڕێزمەوە بەڕێستان کە بۆ کەناڵی پێیان، بەڵام ڕۆڵی هەنێ مەلای تەلەفی و هەنێ مەلای هەندێک ناڵم هەمویان کە لە مینبەرەکان و بەڕازی سوکایەتێکی لە ڕادە بەدەر نەک بە ئافرەت بە خودی ئینسان دەکەن، لەما هیچ ئینسان بوون ئینسانەکان کەم دەکەنەوە. ڕەوایەتیدان بەوەی کە پیا و خاوەنی چەندین ژن و چەندین هاوسەر و چەندین ئێمەوە بێ بۆ تەماوی سوکردنی کچ و ژن و هەموو ئەو ڕێگەزی بەرامبەر بە ئێمە. یعنی ئەمە بەڕاستی خودی مەلاک ئیسلامیەکان خودی مەلاکانی سەلەفی وازم گوتارە دێنن لە هەمویان ڕۆن سەر مینبەرەکان ئەڵێن ئافرەت ناقص العقل و ئافرەت نازام ڕبعی کۆمەڵگای ئەمانە ڕۆڵێکی زۆر خراپە جێڕن. لەسەر ئەوەشەوە ئەبێ ئێمە بە هەموو لایەنەکەەوە یعنی لە چەندین لایەنەوە تەماشایان ڕووداوانە بکەین. سەر ڕای زۆربوونی ڕێکخراوەکانی ژنان تا ئێستاش نەیانتوانیوە جۆرێک لە تێگەیشتن لە نێوان خێزانە دروست بکەن، بەڵکو هەموو شتەکان بە تەزادی و بەڕق ئەوەیەکەن. یعنی پیاو بەدڕندەکردنی. بەڵێ سپاس بۆ کاک سالار لە دەربەندی خانەوە، سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان. ئەوەی کە جێگەی هەڵوێستەیە ئەوەیە کە زۆر جار میدیای بەشێک لە هێزە ئیسلامیەکان بە هۆی ئەوەی کە پاشخانێکی ئیسلامیان هەیە، پاشخانێکی پەروەردەی فکری ئیسلامیان هەیە، گرنگیان بە ئەم بابەتانەداوە بۆی کە کۆمەڵگەی کوردی لەسەر ئەو پرەنسیپ و بنەما مرۆیانە ئەو بەها ئەخلاقیانەی کە لە ناخی هەر مرۆڤێکدا هەیە بەرامبەر بە یەکتر لە چوارچێوەی شەرعدا مرۆڤەکان لەسەر ئەم خاڵانە هەڵوەستە بکەن و بمێنەوە نەوەک تووشی ئینحرافات و لادان ببن. بە تەکید کوردوتەنی چەم بێ چاقەڵ نابێت لە ناو هەموو چین و توێژەکاندا کۆمەڵە کەسانێک هەن کە ئایدیا و تێڕوانینێکی خراپیان هەیە دەربارەی هەموو کۆمەڵگاوە، زۆر جار دەربارەی خودی ژن کە زۆر جار وا ناو دەبرێت کە دایکی نیوەی کۆمەڵگەیە و دایکی
نیوەکەی دیکەشە. بە تەکید هۆکارەکان زۆرن دەتوانین بڵین ئەمەش یەکێکە لە هۆکارەکان ئەوەی کە لە خاڵی کۆتایی دەبەرستان ئاماژەتان پێکرد. بەڕێزان دەمەوێت بەرلەوەی کە پەیوەندەکانی ئێوە وەربگرم ئاماژە بە هەندێک لەو کۆمنتانێکە بکەم کە ئێوەی خۆشەویست لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک داتان ناوە بەرزان کاک بەرزان لە سلێمانیەوە دەڵێت نەبوونی هۆشیاری ئاینی لایتاک و خراپ بەکارهێنانی تەکنۆلۆژیای سەردەم هۆکاری زیادبوونی ئەم تاوانن. یوسف سابیر دەڵێ هۆکاری سەرەکی دوورکەوتنەوەی لە ئاینی پیرۆزی ئیسلام. ڕۆستەم عەلی دەڵێ هۆکارەکان زۆرن بە تایبەت درامای تورکی. نامۆ عەلی دەڵێ دوورکەوتنەوەی خەڵک لە بەرنامەی ئاینی پیرۆزی ئیسلام. کەوسەر غەفور دەڵێت هەست نەکردنی دایک و باوکان لە پەروەردەکردنی منداڵەکانیان هۆکارێکی سەرەکیە. ڕێباستەها دەڵێ هاوڕێی خراپ هۆکاری سەرەکیە لە زیادبوونی تاوانەکان لە کۆمەڵگەی ئێمەدا. ڕۆستەم عەلی دەڵێ بێکاری و نەبوونی ئیش هۆکاری سەرەکیە مرۆڤ بیر لە ئەنجامدانی تاوان بکاتەوە. بەڵێ بەرەزان ئەمە یەکێکە لەو خاڵە گرنگانەی کە بە تەکید کۆمنتێکی جوانە لە چەند ڕۆژی ڕابردوودا یاخود بە دەقیقی لە دوێنێدا گەنجێکی دیکە لە وڵاتی تونس کە یەکەم وڵات بوو لە چەند ساڵی ڕابردوودا کە شۆڕشی بەهاری عەربی بە دوای خۆی داهێنا بەهۆی ئەوەی کە گەنجێکی میوەفرۆش خۆی سووتاند. دواتر هەریەکە لە وڵاتەکانی میسر و هەروەها تونس و لیبیا و چەند وڵاتێکی دیکە عەرشی پاشایەتیان کەوتە سەر ئەرز و کورسی دەسەڵاتیان میلە لێژێر دەستیان پاشانە دەرێنا. هۆکارەکەی چی بوو؟ هۆکارەکەی بێئیش و بێکاری بوو. دوێنێش وەک بینیمان کە گەنجێکی دیکەی هەر وڵاتی یەمەن بە هەمان شێوە ببورن تونس خۆی سووتاندووە و لە نامەیەکیدا بۆ میدیاکان ئاشکرای کردو کە هۆکاری خۆسووتانەکەی بێئیشی و بێکاریە کە بژێوی ماڵ و منداڵی پێ دابین ناکرێت. بۆیە زۆر جار بێکاری دەبێتە هۆیەوەی کە مرۆڤ بیر لە زۆر شتی خراپ بکاتەوە. بەڵام بە تەکید ئەم شتە خراپانە چارەسەر نین. ژیان زۆر لەوە فراوانترە کە ئێمە بیری لێ دەکەینەوە و زۆر جمگەی دیکە هەن کە هێشتا ئێمە بەرەو ڕویان نەچوین و زۆر ئاسۆی دیکە هەن کە هێشتا ڕوونن بەڵام ئێمە پێویستە بگەڕین و بە دوای بەختەوەری خۆماندا بگەڕین. زۆر جار مادە هەموو شتێک نییە بەڵام کۆمەڵگەی ئێمە هەندێکی بەداخەوە وا لێ تێگەیشتووە. کاگڕێکەوت لەکوێوە لەگەڵمان بوو هاوڕێیانم؟ کاگڕێکەوت لە سلێمانیەوە. کاگڕێکەوت سڵاو لێ بفەرمونون. سلام علیکم. عەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵاه. دەستخۆشی بەرنامەکە دانگێتم. زۆر سپاس بۆ بەڕێستانی بەرنامەکە و هۆکارەکانی زۆری تاوان لە کۆمەلگا چەند هۆکارێکی سەرەکیە. یەکێک لەوانە یعنی بەزاندنی سنووری شەرع، یعنی تا هۆشیاری دینی بە هیچ شێوەیە نییە. یعنی ئەوەی سادی بۆ نەکات دینە، یعنی دین نەبووە پاسەرێکی سەرەکی بۆ پەروەردەکردنی کات کە کات پەروەردەکە بە شێوەیە کە بترسێ، یعنی ترسێکی لە دوو عادەتە یەکتنەوەیەکی لەسەرەبێت. یەکێک لەو هۆکارانە ئەوەیە. هۆکارێکی تر بەڕاستی ئیعلام هۆکاری سەرەکی فەسادکردنی کۆمەڵگەیە، بە تایبەت ئیعلامەکانی NRTV و نێتیڤی و کودماستۆ ئەمانە هۆکارێکی سەرەکین بۆ بتوانی کاک ڕێکەوت بتوانی ئاماژە بە هیچ کەناڵێک نەکەی لە شاشەی دەتوانی بە ئاماژە هەر شتێک بەڵام ئەمانە بە پرۆسەیەکی یاسایی بەڵێ فەرموو بەردەوام بە یعنی لە هۆکاری ڕاگەاندن ئەڵە داواکەی کەناڵی ئەفوان کەناڵدار ساز ئێمە هەر هەمومان مسڵمانین باید حەجەتۆ لە خۆمانە دەست پێ بکەین. هەر ئەو کەناڵی کە فەسادی کاتە کۆمەڵگەوە لە ماڵەکەی خۆتۆ دەست پێ بە بیسڕەوە زان ئەم شتانە ڕوە یعنی چەند جار دیکرا لە هەولێر هینیان بڕێ ژەڕەنگەرەکان وتی لە فلیمەوە دەستی دەست لۆ فلیمە و سێرم دۆ فێر ئەو دیکەواتن. یعنی ئێلام هۆکاریگەری ئیجابی کردوتە سەر کاتی کۆمەڵگە تا بۆ شێوە کۆمەڵگی لە تاوان لە کۆمەڵگەیە زۆر دێت. ئەم هۆکار یعنی نەبوونی بەرپرسیارەری لەسەر کات دووست نەبوونی هۆشیاری دینی ئێلام بەڕاستی ئێلام کاریگەری زۆر زۆری هەیە لەسەر کات. سپاس بۆ کاگڕێکەوت لە سلێمانی و سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. بەر لەوەی ئەم پەیوەندی وەربگرم هاوکارانم دەمەوێت ئاماژە بۆ بکەم. زۆر جار لە کۆمەڵگەیمەدا باس لە هەندێک میدیا دەکا کە کاریگەری نەرێنی لەسەر کۆمەڵگەی ئێمەداناوە بەڵام ئەوانەی کە شارەزان لە بواری میدیا دەڵێن لەگەڵەوەی کە کۆمەڵگە ڕەخنەیەکی زۆریان لێ دەگرێت دوجار هەرەمانەی خودی خۆیان ڕەخنە دەگرن. بینەری سەرەکی ئەم جۆرە کەناڵانن کە ئەمانە جۆرێک لە دووفاقەتی لەلایەن هاوڵاتیانیش تێدا بەتی دەکرێت بە تەکید لە کۆمەڵگەدا هەموو شتێک هەیە باش هەیە و خراپ هەیە جگە لە بواری ئەعلام لە هەموو بوارەکانی دیکە هەموو کارێک دووسەرەیە بەتوانی کاری باش پێ بکرێت و توانی کاری خراپی پێ بکرێت بەڵام ئەوەی کە مخەیەرە
خودی مرۆڤەکە خۆیەتی کە ماڵ و منداڵەکەی ڕابێنێت لەوەی کە سەیری کەناڵ بکە کە کەناڵێکی پەروەردەیی بێت، هیچ کەناڵێکی هیچ هاوڵاتیەکی مسەیر نەکردووە، پابەند نەکردووە بە ئەوەی کە بە زۆر سەیری کەناڵەکان بکرێت. بۆی ئەمانە بە پرۆسەیەکی یاسایی ڕێکخراون و هاوڵاتیان پێویستە خۆیان هۆشیاریان بەرز بکەنەوە. باوکی عەبدولعەزیز لە شەقڵاوەوە دەمێکە لەسەر هێڵی پەیوەندیە. سڵاو لێبێت و سەرنجی بەڕێستان فەرموون. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. زۆر سپاس بۆ بەڕێستان باوکی عەبدولعەزیز. لەسەر تەوەری بەرنامەکە بەڕێستان چیتان هەیە؟ خوێندنەوەی بەڕێستان چییە؟ هۆکارەکانی زیادبوونی تاوان بۆچی دەگەڕێنەوە؟ سپاس. هۆکارەکان زۆر بەڕێوەن. هۆکاری یەکەمیان دەگەڕێتە سەر باری شوێنی کۆمەڵایەتی لەڕووی ئاینەوە. ئێمە گەر ئاین لەناو دڵمانچە سێن لەگەر هەموو وەزارەتی دەتوانین کۆمەڵیە ڕاوی دیێرەجا کەناڵەکان بەڕاستی سەرەکیە وەکو دراما تا ئەو درامانەیە کە تورک و ئەو درامانە زۆر هەرە زۆری باز دەسەرگیری دەکاتێ باز بەخیانەت دەکات هۆکارێک سەرەوەی کە تەکنەلۆژیا وەکو ئینتەرنێت ئەو شتانە وەکو هۆکاری سەرەکی رقي أو خيرانة يصاري لا هريك خيرانة بالإسراء والرأي يعني أو أنا هو كان أو يفكروا ملاكين يعني بونوا هنا ما هو كان دي مثلا لقى بعضهم من الرجال نقول فيه هو يعني كل ما بدي نكم باري جاني بدي جوز الصفات يعني كذبيها وكارية المكان يعني أصلا أنا هو كار النبوة وإنت كمغلاتية براسية فزيادة اللي يرد بسيطة من قناة إسلامي أنا كان براسي روري في زور تحسين عن هي لسير فوستات النووي ومولجا براسي. بەڵێ سپاس بۆ باوکی عەبدولعەزیز لە شەقڵاوەوە. سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. کاک نێچیروان لە سۆرانەوە لەگەڵمانە. کاک نێچیروان سڵاوتان لەبێت. بەڕێستان هۆکارەکان بۆچی دەگەڕێنەوە؟ زۆر سپاس. دەستخۆشی بەرنامەکەت لێکەم. سپاس بۆ ئێوە. ئینشاءڵڵا خوای پارێزی لەم کەناڵە پیرۆزە. لەگەڵ ئێوەش زۆر سپاس. برایەکەم بەڕاستی ئێوانی ئێستا تەلەفۆن بۆ کەناڵەک بەڕێزەکەتانەکەن. یعنی هەر هەمویان داک و خوشیان تەماسی ڤین تیڤی ئەکەن ئەم حەقەتوچیانە بەڕاستی. کاک نێچیروان ئەگەر بکرێت ئەم بەڕێزەی پێشتریش ئاماژەم بۆ کرد ئەگەر بکرێت لە سیار هێرسەکانتاندا ئاماژە بە دەقیقی بە هیچ کەناڵەک نێنن سوپاستان دەکەم بۆەوەی کە لە چوارچێوەی پرەنسیبەکانی بەرنامەکەدا دەرنەچین. فەرموون بەردەوام بن. برای بەڕێزم بە قورعان ئەم هیچ بە حەیات هەڵقەم تەماشا نەکردی بەس يعني ئەوانی تەلەفۆن لە رەخنە لەم قەناتانە با نەکەنە با بکەنە ئێدت و بکەنە پارتی بکەنە وانزی کەوانیە دەبێت ئێدا بکە ڤین تیڤی ئەوانە بەڕاستی ینی هۆکارەکەی ئەوەش ینی ئەوەی هەمووی بەڕاستی فەیسبووکە ئەمکەن هەندێک کەناڵی خراپە لە دین سوینە دەرێ بەڕاستی ینی دین نەما بەڕاستی تەماشای ئەو مزگەوتانە کە کەس ینی دەکەسی نابی لە جمعاتی هەموو کەسینە بەر دنیا وازان مردن هەنیشە نیشە بەڕاستی داوای لێبوردن لە ڕێی کەناڵەکەتانەوە سەرخۆشی لەو ماڵە بەڕێزەی کەلارەکەم ئینشاءڵڵا خوای گەورە بە شەهیدی حسابەکە ئینشاءڵڵا ئێمە لە هەموو ماڵێکی کوردستان تازیە بەڕاستی. سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. کاک نێچیروان لە سۆرانەوە. کاک سیڤەر لە سۆرانەوە هەم لەگەڵمانە. کاک سیڤەر سڵاوتان لەبێت. سەرنج و تێبینیەکانی بەڕێستان لەسەر تەوەری بەرنامەکە فەرموون. السلام عليكم كاك. عليك السلام زۆر سپاس بۆ ئێوە. بەڕێزی والله من التورك لا أدم بس أويش حرف يعني خمي هاولاتي وخمي حم زور يمو كارمن دكانات وأنا دوق سبكمو بي أويتين ببرتين كل توري برنامج لا أدم كاك كارزان. زۆر باشە فەرموون. بله اما زیاتر لە حەز مانگە انتخابی عراق کراوە انتخابی دوازدەی ئاری ئەنجومەی نوێنەرانی عراق تا ئێستا 2 مانگە عێراق لە پاری کارمەندەکانمان ڕەوانە کردووە هەتا ئێستا لە کوردستان نادرێ نازانم سبەب چی ئەگەر خورایە بڵێن پارەکە خورایە ئەگەر دایتان بە وەزارەتی بە هەر وەزارەتێک با بەتەواوی ڕوون بێتەوە بڵێن دراوە بە وەزارەتێکی دیکە آخر اگر نبود نایدن همو کره فقیرین همو کره هجارین یعنی ام پاره چی بسره زیاتر لدو مانگە ڕەوانە کرایە
داوا لە کەنالی پەیامەکەم وەکو هەردەم لە بەری خەڵکدا بووە راپۆرتێکمان بۆ ئامادە بکە. زۆر باشە، سپاس بۆ پێشنیارەکەت. 250,000 دیارە بڵێن خوراوە تەواو، ئەگەرنا ئەم دەستی دەستیارە ئەڵێن سبەینێ دوو سبەیانی چاوە. زۆر باشە. لەسەر تەوەری بەرنامەکە هیچتان نییە کاسیڤەر؟ بەخۆش تەوەرەکە تەوەرێکی زۆر جوانە، دەستخۆشیت لێکەم بەس لەسەر تەوەرەکە هیچم نەجگە لە دەستخۆشی ترم. باشە، سپاس بۆ سەرنج و تێبینەکەی بەڕێستان بەو هیوایی کە بەڵێ بەو هیوایی کە هاوکارانم لە ژووری هەواڵ بتوانن لەسەر ئەم بابەتە شت بکەن و حتمما لە ئەگەری بوونی هەر زانیاریەکی تازە سەبارەت بەو بەڕەپارەی کە وا بڕیارە بدرێت بە کارمەندانی سەرسندوقەکانی دەنگدان حتمما لە میدیاکان و لە کەناڵی پەیامیشەوە باسی لێوە دەکرێت. کاک خالیت لە حاجیاوەوە لەگەڵمانە. کاک خالی سڵاوتان لەبێت و سەرنجی ئێوە لەسەر تەوەری بەرنامەکە چییە فەرمونون؟ سڵاوی خوای لە جەنابت و لە تەواوی بینەران بێ، دەستخۆش بۆ تەوەرەکەت. زۆر سپاس بۆ ئێوە. تەوەرەکە شتێکی جوانە دەستخۆشی، بەڵام پێم وایە لەسەر برادرانەی کە باسی کۆمەڵێک کەناڵ و باس لە دین و مەسەرەن باس لە مزگەوت دەکەن، ئەوانە هۆکارێک نییە بۆ کوشتن. هۆکارەکە چییە؟ بڵێ ئێستا مەسەن ئینسان عقلەتی ئینسان بریکە لە یەک دەمار کە ئەو گۆڕانکاری بەسەر مێشکدا تۆ ئەوڕۆ دەبینی لە ماڵەکەی خۆتدا 4 منداڵت هەیە 6 منداڵت هەیە، دینارێک لە جیفانەکەتان نیە، موچەت نییە، موچەت نایە، کرێخانیت پێ نادرێت، قستت هەیە قست پێ نادرێت، سولفەت لەسەرە سولفەت پێ نادرێت، لە هەمان کاتدا کوڕە مەسوولێک دەبینی دیان وەنەوشەی لە دووە، دیان حیمایە لە دووە، پارێکی زۆری هەیە، گاڵتی بە پارە دێ، گاڵتی بە خانوو دێ، گاڵتی بە شتانە دێ. هۆکاری بە زۆربوونی کوشتن و خۆخنکاندن و خۆسووتاندن ئەم هۆکارێگە نایتیس کەناڵیشتنی ڕاستە ئەم کەناڵانە کاریگەریشیان هەیە لەسەر گۆڕانکاری لە ناو کۆمەلگادا، بەڵام هۆکاری سەرەکی خۆکوشتن و دزیکردن و تەقەکردن و بڕین هۆکارەکەی نەبوونیە ئەگەنا هیچ شتێکی نییە. سپاس بۆ بەرنامەکەت و دەستخۆشتانی لێت. بەڵێ سپاس بۆ کاک خالیت لە حاجیەوە، سپاس بۆ سەرنج و تێبینەکەی بەڕێزیشتان بە تەکید. بەڵێ سپاس. بەر لەوەی ئەم پەیوەندیە وەربگرم کاکیوە لە هەڵابجەوە دەمەوێت کۆمنتێک لەسەر قسەکانی کاک خالی بدەم. ئەوەی کە دەبینین لە وڵاتانی ئەوروپا کێشێک نییە بە ناوی کێشی مادی بەم ئاسەی کە لە وڵاتانی خۆڕەڵاتی ناوەڕاست دەگوزێرە، بەڵام حاڵەتەکانی تاوان، دەستدرێژی، کوشتن، خۆکوشتن ڕۆژ بەڕۆژ بەرەو زیادبوون دەڕوا و یەکێک لەو حەسادەتانەی کە وڵاتانی ئەوروپا بە وڵاتانەی شەرق ئەوسەد خۆڕەڵاتی ناوەڕاست بەرامبەریان هەیەە ئەوەیە کە کەمترم حاڵەتانە بەدی دەکرێن و خەریکە کۆمەڵگەی ئێمەش خەریکە لەم بابەتانەوە وە کۆمەڵگەی ئەوروپی لێدێت و ئەم حاڵەتانە زیاد دەبن. بۆیە دەتوانین بڵێن کە مادە یەکێکە لە هۆکارەکان و هۆکارەکانی دیکەش زۆرن. هاوکارانمان ئاماژان بە کاکیوا کرد لە هەڵەبجەوە لەگەڵ مەکاکیوا. سڵاوتان لەبێت، فەرموون بەڕێستان سەرنجتان چییە لەسەر تەوەری بەرنامەکە؟ سڵاوی خوا لە جەنابت و بینەرانی بەڕێزی عەزیز. سپاس بۆ ئێوەش کاکیوا. بەیامە تەنها بەردەشوشەکان نەگرین، سێرێکی خۆشمان بکەین بەڕاستی بەشێک لە توێژەکانەوە نەبوونی عەلامی ئیسلامیە، خەوتووی عەلامی ئیسلامیە، بێدەنگی عەلامی ئیسلامیە، بێبەرنامەی عەلامی ئیسلامیە، بەرتەوازەی عەلامی ئیسلامیە. جەنابتان بابەسی فڵان کەڵام نەکەین. کەناڵە ئیسلامەکان ئەمڕۆ ئەوەی کەوا کرۆکی کۆمەڵگەی پەردەی هەماگان کردووە بۆ بە قوربانی سیاست و هەواڵی سیاسی و کۆمەڵ مێزگردی سیاسی و چی تا کۆتاییەکەی. جارەوەرە بەڕای من ئەبێ عەلامی ئیسلامی بەخوای بچێتەوە، ئەبێ سێری خۆی بکات، پرۆژەی چییە، خزمەتی چییە، بۆچی دروست بووە، ئامانجی چییە، کاری چییە، بۆچی ئیشەکات، لەگەڵ چای شەکات، چی شەکەکات، بۆچی بەو شێوازەی شەکات. بۆ ئێمە با کەناڵەکانی کە تاوانبار نەکەین و بەس. ئەمڕۆ کەناڵە ئیسلامەکانی بەداخەوە لە ئاسی مەطلوبانین، لە ئاسی پێویستانین، لە ئاسی خزمەتی خانەوادە و تاک و مرۆڤایەتیانین بەداخەواڵێم. من وەکو مسڵمانم قسەیەکەم، وەکی کەسەکان بە جەنابتان ئەڵێم، بۆیە پێویستە ئێوە جەنابتان بە پرسەکانی خۆتان، کەناڵەکانی تری ئیسلامی بە سوێدە، بە بانگەوازەوە، بە ئامۆژگاریەوە پێی بە بەنامی خۆتان ئابڕۆن. ئەمڕۆ لە زەلکاوێکە ئاژین کە نەمونی بەهایە، نەمانی شکۆیە، نەمانی مرۆڤایەتیە، نەمانی قیەمە. ئێمە ئەمڕۆ لە ماڵەکانمانە شەرمە لەگەڵاکرێت لە کەناڵەکانەوە، لە میدیاوە، لە تەکنۆلۆژیاوە، لە چێدەچێەوە. بۆیە من پێشنارەکەم بۆ بەڕێزت، بۆ خوێنەر، بۆ گوێرانی بەڕێز هەموو لایەکمان، ئەبێ ئەمڕۆ میدیای ئیسلامی بەخوایە بچێتەوە بە تایبەتی لایانی پەروەردەیی و باش. کاکیوە میدیای ئیسلامی بە سەرنجی بەڕێزتان دەبێت چی بکات بۆی کە
باشتر بێ. ناوی هەندێک کەناڵت هێنا بەڕێستان کامانە ئیش لەسەر پەروەردەکردنی تاکەکانی کۆمەڵگە دەکەن. پێتان وانییە کە ئەم داعمە مادی کە لە پشت ئەم کەناڵانەوەیە هەر ئەوەندەی پێدەکرێت ئەم داعمە مادی لە پشت کەناڵەکانی دیکەوەیە کە هەژمونیان زیاترە بەسەر کۆمەڵگەدا و ئاڕاستەی بیرکردنەوەی کۆمەلگان بەم ئاقارە بردووە ئەوان داعمێکی مادی زیاتریان هەیە. بەڕێستان بەم ئەگەر شارەزا بن بەم داعمە مادیەت پێشنیارێکیان بۆ دەکەن ئەوەی کە لە پشتیانە چی بکەن کە یاخود چی دەبوو بیان کرد باە بۆ کە نەیان کردووە ئێستا دەبێ بیکەن. عزیزی من ئەمڕۆ لەگەڵ ئەمڕۆمە کۆمەڵک من باسی کەناڵەکانی کە ناکەم چونکە وەکو لە کەسێکی ئیسلامی تا سێ ڕستقان قسە بۆ جەناب دەکەم. ئێمە باسەری دەنها ماڵەکەی خۆشمان لە شوشەیە وریابین. ئەمڕۆ باز لەوەک ئەم کەناڵان نەبەگەر بڵین دیدی ئایدۆلۆژیان جیاواز بێ فەناڵ کەناڵ و فڵان کەناڵ ئیسلامی بەڵام ئێمە متفق بوومان لەسەرکی لە کۆمەڵە لەسەر کۆمەڵە بنەما کۆمەڵە پرینسیپ کاویش پاراستنی ئاسایشی خێزانە، پاراستنی ئاسایشی تاکە، پاراسی ئاسایشی کۆمەڵگەیە. ئێمە لەسەر هەموو لایەکمە لەسەر ئەم خاڵە پێم وایە متفقین. جا من بۆم پێم وایە جەنابەت لەگەڵتان ئەو کەناڵەکەی جەنابەت لەگەڵتان کەناڵەکەی تر ئیسلامی لەگەڵتان ناگاتە ئاسیا لە ڕووی مادیەکەوتماتیەوە. بەڵام خۆکری عزیزی من هەندێک بەرنامەی من هەموو جارم قسەم کردووە ئەوەنەی لەگەڵ ڕێزمە چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی و چاودێری سیاسی لە کوردستانە هەیە هەموو ئەوروپا ئەوەیان نەبوو ئەم گۆڕانکاریگەوەی دروست کرد. ڕۆژ نییە شەو نییە مەزگرت نەکرێ بەڵام مەزگیرەکان جامەکانیان چییە؟ جەنابتا مەسەڵەن سەدان کەناڵی ئیسلامی چاکەیە کۆمەڵە بەرنامەی تەرفیهی من پێم وایە هیچ وتێک لە کوردستانە بەقە ڕەوتی ئیسلامی کادری ئیعلامی جێگەشتووە کادیمی نییە بەس بەرنامەمان نییە مەرجعەتمان نییە فرەمینبەری فرەمبڕایی کوشتون نیەمە. بۆیە من لێرە بە کاتی جەنابتا گۆگرانیش نەگرم بنەرانیش نەگرم تەنها واڵێم ئێوە پێویستە ئێمە چۆن ئەڵێن هەموو لایەکمان ئەمڕۆ پاراستنی خێزان پێویستە کاکە گەر کابرای سەلەفی کابرای ئیخوانی کابرای سیاسی هەرچیە بەڵام خۆ لە پاراست لە تربێتا یەک دەنجین لە ئەخلاقا یەک دەنجین لە پاراستنی خێزان یەک دەنجین لە بەها ئیسلامە جوانەکان یەک دەنجین لە گەڕانەوە بۆ شکۆی ئیسلامی یەک دەنجین بۆی کەوا ئێمە هەموو لایەکمان خێزانەکانمان مناڵەکانمان پەردەیەکی ئاینی هیوا لە هەڵەتجەوە کاتێکی زۆرم پێدا سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێستان. ئیسراخان دەمێکە لەسەر هێڵی پەیوەندیە نامەوێت زیاتر ڕای بگرم. ئیسراخان سڵاوتان لەبێ بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە. سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێستان کاکی وا لە هەڵەبجەوە. ئیسراخان فەرموون. بەڵێ دەستخۆشی بەرنامەکەتان لێکم بەڕاستی تەوەرێکی زۆر جوانتان هەڵبژاردووە. ئەنی لەسەر ئەو بابەتی ئەمڕۆکەڵتان بژاردووە زۆر ئانی دراما بیانیەکان و تۆڕە کۆمەڵایەتەکان هۆکاری سەرەکی بۆ دروستبوونی تاوان ئانی لێو کۆمەڵگادا ئانی ئەم دراما بیانیانە وایان کردو لە کۆمەڵگایان شیازەی کۆمەڵگایان هەمووی تێکداوە. قسەکە لەسەرەوە ئیسراخان زۆربەی ئەو هاوڕێیانە کە پێش بەڕێستان تەلەفۆنیان کرد ئاماژان بەم فیلمە بیانیانە کرد بەڵام ئەرکی سەرشانی کێ کە ئەمانە ڕێک بخا بەرەوەی تێکەڵ بە هزر و بیرکردنەوەی تاکی کۆمەڵگە بن ئەمانە لە فلتەر بدرێن. ئەمە خاڵی گرنگە گەربێت و ئەم فلتەرە هەبوو دواتر ئەم جۆرە لە پۆخڵەواتیە کە زۆر جار دێتە ناو کۆمەڵگەی ئەمە بەدی ناکرێت دواتر ئیعلامێکمان دەبێت گلەی لێ ناکرێت وڵاتیان دەستخۆشیان دەبێت لە بری گلەیکردن. ئەرکی سەرشانی کێ کە ئەمانە ڕێخا بۆی کە پەروەردەیەکی پاک و تەمیز و پەروەردەیەکی ڕاهێنرا و پەروەردە بکرێت. بەڵێ یعنی بەجددی هەر شتێک خراپ بێت بۆگەن بێ زەرەری ئەم میلەتی کوردی تیا بێ حکوومەت و خەڵک ئەهێنێتە نێو وڵات ئەمە ئەوە نییە بڵێ فیلتەرێک بێ ئەم شتە بیانیانەوە لێ کەشتی باشە نە کوردی ئێمە هەر شتێک بێت دایمە بیانەکەی وەرەگە قەت قازانجەکەی وەرناگرێت ئەمە ئەنیەوە لەسەر دینەکانە حکوومەتە ئەوان وەزیرەی دەستەباوەتانن ینی ئەوەی کە فیلتەرێک بێن و ئەم شتە باشانە ئەوانش ینی حکوومەت و وەزیرەکان ئەویان ناوێت کە باشە بە بۆ خەڵک ئەوان هەر شتێک زەرەری میلەت و خراپی میلەت و تەواو بۆ میلەت مێنێتەوە ئەوان ئەوە هێنە ناو کۆمەڵگا ئەوە نییە بڵێ وڵات قازانجی لێ بکات بە تایبەتی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە یعنی شیازەی کۆمەڵگایان تێکداوە ئەم ینی ئەم ڕووداوانە ڕوو ئەجەن بە تایبەتی لە سەمسەما هەمووی ئەم فیلمە تورکیانەیە ینی بەجددی فیلمی تورکی بەدەل لە هەموو فیلمەکانی کە فیلمی کورسی و تورکی شیازەی کۆمەڵگەی بەتەواوەتی تێکداوە ینی حەقا ئەو کەناڵانەی درامای تورکی بەس تورکی کە زینەکانی کەناڵم دراماکە بەس تورکی درامای تورکی نێڵەنێ چونکە
ئەوەی جامای تورکی تایاکە بەس کوردیش بڕواکەم ئەو فیلمانە بکڕە ئەدینا هیچ وڵاتێک پێزی ئەوەی نییە ئەو فیلمە تورکیانە بکڕێت ینی هەر وڵاتێک ئەم دراما تورکیانەی لە کەناڵە تەلەڤیزیۆنەکانەوە لێ بدێ شیرازی ئەو کۆمەلگایە وەکو کوردستان زۆر زۆر تێکەتێ. بەڵێ سپاس بۆ ئیسراخان لە چەمچەماڵەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. فێنەخان لە تەکیەوە لەگەڵمانە. فێنەخان سڵاوتان لەبێ بەڕێستان هۆکارەکان بۆچی دەگەڕێنەوە فەرموون. سلام علیکم. عەلەیکی سەلام و ڕەحمەتوڵڵاه. دەستخۆشی بەرنامەکە و یەکەم تەوەرەکەش زۆر زۆر جوانە. زۆر سپاس بۆ بەڕێستان سەرنجی جوانی خۆتان لەسەر تەوەرەکە دەرببڕن سپاسان دەکەین فەرموون. وڵی هۆکاری زیادبوونی تاوان ئەوەی من پێشبینی بکەم و بیزانم هۆکاری یەکەم دوورکەوتنەوەمانە لە ئاین و دین و ئیسلام. هۆکاری دووەمینیشیان تۆڕە کۆمەڵاتیەکانە بە شێوەیەکی گشتی. هۆکاری سێمیشان فیلمە بیانیەکانە کە بەڕاستی هیچ فیلتەر و سنوورێک دانەنراوە کە کاتێک کەسێک فەیسبووکێک دانێ یا خۆ شتێک دانی لە تۆڕە کۆمەڵاتیەکان لە چه ئاستێکا بێ لە چه تەمەنێکە بێ شتێک لەوانە نەکراوە بۆی ڕۆداوی و شێوەکو سێوەخان و مناڵەکانیشی لێ ئەکەوێتەوە. پاشان کە ڕووداوێک دێتە پێشێ ئینجاکانە حکومت دێتە سەر خەت و دەڵێت سەرخۆشی پرسە ئاراستاکەین بەڵام لە پاش چی کاتێکە تۆ سنوورێک دانەنرێت بۆ ئەم فیلمانە کە بەڕاستێندە کەناڵ هەیە هەر ینی پێت چە مەنایی بێن یاخود هەنێک ئایلە هەیە ئەنی ئەچیتە ماڵەنسی فیلمی و ئەکەن لەگەڵ مناڵەکانیانە پێت شەمە تۆ دانیشی لەیانە سەیری ئەو فیلمانە بکەی لەگەڵیانە. من هۆشیاری دایک و باوکەکانی زۆر گرنگە لەو کاتانەیە. بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینیە جوانەکانی بەڕێزیشتان. هاوکارانم ئاماژە بۆ دەکەن کە کاک سامان لە ڕانیەوە کۆتا پەیوەندی ئەمەڵخەی بەرنامەی دوانگەی خەڵکە. کاک سامان بەڕێستان هۆکارەکانی زیادبوونی کێشە کۆمەڵاتیەکان تون و تیژیەکان دزیکردن کوشتن ئەوەی کە پێی دەوترێت تاوان بۆچی دەگەڕێنەوە؟ ئەم کاتت باش هەموو کاتێکتان باش. دەستخۆشی تەوری بەنامەکە لێ دەکەم بۆ خوددان و کەناڵ و کارمەندەکان دەبارەت بە و تاوانەی کە ڕۆدە لە کوردستان بە تایبەتی وەکو نامێت دووبارەی کەمەوە کە باسی ئەو فیلمانە تورکیان دەکات و ئەو شتانە لەبەرەوەی زۆر باسکرا بە تایبەتی یەکەم شت هۆکاری ئەوەیە ئەو فیلمانەیە تجارەت بە ئەخلاقی خەڵکی دەکەن ینی دەرکەسەکانی هەرێمی کوردستان تەنانەت یعنی واز لە قوت و لە کارەبا و ئاو بژێوی ژیانمان ناهێنن کەسی ئێستاش تجارەت بە ئەخلاقی ئەم میلەتەش دەکەن. ئەمە کابرا یەکەم ئیسلامم بەڵام ئیسلامی نیم دەگەی نوێژیش ناکەم بەڵام وەڵڵی ئەوەی کە لەو دراما تورکیان دەیبێنم یعنی شیرازی ماڵ تێک دەدا یەک دوو کەناڵێک شێوازی ئەخلاقی کچ و کورد تێک دەدا یعنی لە کەناڵێک بینیمە پێشکەشکارەکە دەڵێ بە کچەکە خۆشەویستەیە بەڵێ هەمە دەستخۆشی لێ دەکە لەسەر ئەو قسەیە ینی ئەو شتێکی لە کۆمەلگای کوردی چۆن دەبێشتی وابێ. ئەمە یەک خاڵی دووەم بژێوی ژیان ئەم بۆ خۆم پێشمەرگەم قوربان یعنی بە تایبەتی نەفەری وا هەیە کە تاوان دەکات بێپارەیی یعنی زەختێک لە ماڵ لەسەری ماڵ و منداڵی ئەوە کرێ خانووە ئەوە کرێ کارەبای ئەوە کرێ ئاوە ئەوە کرێ مۆلیدەیە یعنی ئەمەش هۆکارێکە بۆ زیادبوونی تاوان لە کوردستان. بۆیە لێرە حکوومەتی هەرێم بەرپرسیاری یەکەمە لە زیادبوونی تاوان بە تایبەتی ئەو دوو حزبێ بنەماڵەیە کە قوتی ئەم میلەتیان وێران کردووە ناو خەڵکی بژین کاکە پێشمەرگەیەکەم وەڵڵی لەبەر بژێوی ژیان نەبوو لەبەر ماڵ و منداڵە بێ حاشای لە کوردایەتی و لە پێشمەرگایەتی خۆشم دەکەم بەڵام ناچارم لەبەر ئەوەی بژێوی ژیانی خۆم دارێ بەڕێکم هەتا کارێکی سەر بە خۆم دەستکەوێ بۆ ئەوی ڕزگارم بەدەستی تەنانەت کاکە ناهێڵن لە حزبیش دووبینەوە ئەین زەخت تێکی زۆرمان لەسەر بە پێنسە نار ئەتۆ کوا دەژی ئەین پریاتی دەکەوی پێ بەخوای پێنج ماگمەگتووە. سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کۆتا پەیوەندی ئەماڵقەی بەرنامەی دوانگەی خەڵک بوون بەڕێزان بەر لە کۆتایی دەمەوێت ئاماژە بە چەند خاڵێک پەمەیەکێکیان ئەوەی کە زۆربەی ئێوە ئاماژەتان پێکرد لە هۆکارەکانی زیادبوونی تاوان لە کۆمەڵگەی کوردی بە خراپ بەکارهێنانی میدیا و ڕاگەاندنەکان کە ڕاگەاندنێکن باڕاستی دروستکردندانین زیاتر بەوەی کە باڕاستی ڕووخاندانێکێکی دیکە لە هۆکارەکان ئەوەیە کە دەبێت وەزارەتی ڕۆشنبیری بەڕاستی فلترێکی هەبێ بۆ ڕاگەاندنەکان فلترێکی هەبێ بۆ بەکارهێنانی سۆشیال میدیا کە ئەمڕۆ خەریکە جێگە بە ڕاگەاندنەکان و میدیاکان لەق دەکات. سۆشیال میدیا بینەرێکی یەکجار زۆری هەیە هاوڵاتیان سەردانی دەکەن پێویستە ئەمانە کۆمەڵێکی یاسا و قەوانینیان لە پەرلەمانەوە بۆ دابڕژێت و دواتر لەلایەن حکوومەتەوە جێبەجێ بکرێن بۆی کە
کۆمەڵگەی کوردی ئەم پاکی و ئەم جوانی کە لە ڕابردوودا هەی بووە بۆ نەوەکانی داهاتوش بمێنێتەوە و ئەم ڕێژە تاوانەی کە ئێستا تێیدا بەدی دەکرێت ئەم ڕێژەیە کەم بکرێتەوە. بەر لە کۆتایی دەمەوێت ئاماژە بە هەندێک لەو کۆمنتانێکە بکەم کە ئێوە ئاماژەتان پێکردووە. کەوسەر غەفور دەڵێ ئەسنەکردنی دایک و باوک لە پەروەردەکردنی منداڵەکانیاندا. ڕێباستە دەڵێ هاوڕێ خراپ هۆکاری سەرەکیە لە زیادبوونی تاوان. ڕۆستەم عەلی دەڵێ بێکاری و نەبوونی ئیش هۆکاری سەرەکیە کە مرۆڤ بیر لە ئەنجامدانی تاوان بکاتەوە. سیروان زۆراب دەڵێ لاسایکردنەوەی کەلتوری بیانی. هەروەها میهرەبان جەبار دەڵێ ئازادی لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان و ئاریان حسێن دەڵێ ئەسنەکردن با بەرپرسیارەتی تاک لە کۆمەڵگە و ماجد غەفور دەڵێت پارەی نەوت دوو جارستەم لە خەڵکی کوردستان دەکات جارێک داهاتەکەی دەخرێت و جارێکی دیکەش لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە پێی پەرە بە تاوان دەدرێت. تا بێگەیشتنەوە لەڵخەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک کوردستانێکی خۆش و ئارام ئێوارەیەکی شاد بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ.